شێروان شێروانی پاڵەوانێک لە کڕێوەدا. کاتێک شێروان شێروانی لە ناو ژوورە سارد و تاریکەکانی زیندان دەڵێت ئێستا زستانە و شوێنەکەمان ساردە، ئەمە سکاڵای مرۆڤێکی لاواز نییە، بەڵکو شەرمەزارکردنی سیستەمێکە کەوا دەزانێت بە سەرما و تەنهایی دەتوانێت شکە و ئیرادەی پاڵەوانێک بشکێنێت. شێروان لەناو ئەو سەرمایەدا نالەرزێت، ئەمە ویژدانی مردووی ئێوەیە کە لە بەردەم وشەکانیدا دەلەرزێت. شێروان وەکو چیایەک لە ناو زینداندا وەستاوە، جەستەی سار دەبێتەوە، بەڵام هەڵوێستەکانی گەرمترین مەشخەڵی ڕێگای ئازادین. ئەشکەنجەدان بە سەرما دوایین چەکی ترسنۆکانەیە بەرامبەر بەو قەڵەمانەی نافرۆشرێت. بێدەنگی خیانەتە. ئێستا کاتی تێڕمان نییە، کاتی هاوارە. ئەرکی ئێمە لە ئاست ئەم پاڵەوانە بریتیە لە ڕاپەڕاندنی ویژدانەکان. نابێ ڕێگا بدەین ئەم هاوارە لە ناو دیوی زیندانەکاندا بمرێت. دەبێ سەرمای زیندان بکەینە شەرمەزاریەکی مێژوویی بۆ ئەوانەی کلیلی زیندانەکانیان بەدەستەوێ. ئەرکی هەر تاکێکی ئازادی خوازە لە هەر شوێنێک بێ، دەنگی شێروان بێ. دەبێت جیهان بزانێ کە لێرە ئازادی لە ناو سەرمادا تون دەکرێت. شێروان لە جیاتی هەمومان لەوەیە. ئەرکی ئێمەیە نەکەوینە ژێر کاریگەری ترسی دەسەڵات و بیسەلمێنین کە پاڵەوانەکانمان بە تەنها جێناهێڵین. پەیامێکیش بۆ دەسەڵات: مێژوو بەوە ناوتان نانووسێ کە چەند کەستان بێدەنگ کردووە، بەڵکو بەوە ناوتان دەبات کە چۆن سەرما و برسێتیمان وەکو ئامرازی سەرکوت بەکارهێنا. هەر چرکەیە کە شێروان لەو سەرما و سەختەدا بەسەری دەبات پەڵەیەکی ڕەشە بەنێو چاوانی سیستەمێکەوە کە بانگەشەی دیموکراسی دەکات، بەڵام لە وشەدا دەچێت. پاراستنی ژیانی زیندانی بەرپرسیارەتی یەکەمی حکوومەتە. ئەگەر شێروان و هاوڕێکانی هەر زیانێکی تەندروستیان پێبگا، ئەوا دەسەڵات وەکو بووکوژی سەرەکی لە بەردەم دادگای مێژوو و ویژدانی گەلدا ڕادەوەستێت. نووسینی بیلال خەیات.